دەکە عەزیزانم. هیچ کەسێک لەم دنیاە دڵی دایک و باوکی نییە، درۆیە هەتا نەبی بە دایک و باوک ئەو هەستەدا دروست نابێت. والله گەنجی بەڕێز، کاتێ تۆ تاوانەکەی، کاتێ خراپەیەکەکەی، کشە خۆشەویستەکەم، کاتێ تۆ عیلاقەیەکی ناشەرعی لەگە کوڕێکە ئەبەسی دوایی حەیای عایلەکە، والله دایکت یەکەم کەسە، باوکت یەکەم کەسە جەرگی لەت دەبێت، بەڵام تۆ هەستی پێ ناکەی. عەزیزەکەم ئێستا تۆ چێ ئەدناسێت؟ بەس پێم بڵێ چێ ئەدناسێت؟ وەرە ئیشێکی خراپ بکە، کارێکی ناڕێک بکە، هەموو خەڵک ناو باوک دێنێت، ئەڵێن کوڕەکەی حاجی عومەر، کوڕەکەی حاجی غەفور، کشەکەی حاجی عەبدوڕەحمان، خەڵک ناو باوک دێنێت. ئێمە بە باوکمانەوە پیاوین، بە دایک و باوکمانەوە پیاوین. ئەگەر باوکمان نەبێ من کێم؟ من سۆران عەبدولکەریم، شانازیەکە بێ لە پەنای ناوی منی گەورە کرد بێ کێیە؟ باوکمە. ئەگەر ئێستا شتێکی خراپ بکەم خەڵک هەڵێن کوڕەکەی عەبدولکەریم. وریا بە دڵی دایک و باوکت نەڕەنجێنی. بەداخەوە ئێستا هیچ کەسێک، زۆربەی گەنجەکان ئێستا گوێ نادەنە دڵی دایک و باوک، کە هیچ کەسێ دڵی دایک و باوکی نییە هەتا خۆی نەیات لە واقعە نەبێتە دایک و باوک.